بسم الله الرحمن الرحيم. ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. زۆر بەڕێزان مامۆستایانی خۆشەویست، ئاهەنگگێڕانی مانگێک بەسەر شەهیدبوونی کەڵە پیاوێک، زانایەک، سەرکردەیەک، گەنجێک، پیاوێکی گەورەی بانخواز، پیاوێکی گەورەی میانڕەو لە کوردستانە تێپەڕێت. بەخێرهاتنی هەموو لایەکەکەین، دڵخۆشین بەوەی کە خوێنی ئەو شەهیدە بۆ گڕوتین و زیاتر و زیاتر بەرنامە و ڕێبازەکەی گەرم و گوڕتر بوو و زانایان زیاتر تێگەیشتن کە مستەهدەفن و بۆچیش مستەهدەفن، بۆچی زانا بە ئامانجە گیرێ بۆ شەهیدکردن. گرنگە زانای بەڕێز هەمومان ئەوەی دەستمان کەوتووە، ئەوەی ئەیزانین و ڕێمان لێی کەوتووە لە بەرنامەی ئیسلام و لە ئیسلام خوازی هەمووی لە زانا و لە حوجرە و لە مزگەوتەوەیە. گرنگە پێکمانەوە هەموو خزمەتی پەیامی زانایان بکەین، خزمەتی بەرنامەی زانا بکەین و خزمەتی کەسایەتی زانایان بکەین. زانایانی ئیسلامی کوردستان لە دێرین زەمانەوە لە سەرەتای هاتنی خۆری ئیسلامە و ئەم ناوچەیە بەشێکی زیندوون لە ڕاگیرکەری و پیادەکەری و ئیدامە پێدان و گەشتکردنەوە و ڕۆشنکردنەوەی بەرنامەی ئینسان خوازی، ئینسانی، ئیسلام خوازی و سواز بۆ خوا بەردەوام مێژویان پڕ سەرۆریە و هەمووشمان شایەتی ئەوەین هەموو سەرکەوتنێک، هەموو دەستکەوتێک بۆ ئەم میلەتە دەستکەوت بێ لەسەر دەستی زانایانە بووە. بۆیە زانا ئەگەرچی لەوانەیە ڕۆژگارێک هاتبێتە پێش یا بێتە پێش یا بویسترێ بێتە پێش کە قەدری زانایان کەمتر بزانرێ و پیلان بە دەوری مەشغوڵکردنی زانا بەشتی بچکۆلەوە وەلادانی لە ڕێچکەی کار و پەیامی خۆی، بەڵام زانا کاری خۆی ئەزانێ و زانا قەدری خۆشی ئەزانێ. گەلی کوردی موسڵمانیش قەدری ئەو زانا بەڕێزانە ئەزانێ. هەر بۆیەش بینیمان لە دەستدانی کەسایەتی مامۆستا وشیار بەڕاستی دەریخست کە چەندە پێگەی زانا لە دڵی میلەتە باڵایە و چەندە قەدری هەیە و چەندە خۆشەویستە. بێگومان زاناش بۆ خۆی ئیلتیزاماتە، پەیامی زانایان بە هەموو کەس هەڵناگیرێ، پەیامی علومی شەرعی و عیلمی شەرعی و گەیاندنی پەیامی خوا هەموو کەس پێی هەڵناگیرێ. بۆیە ئەکرێ ڕێکەوێ وەکو هەموو توێژێک، هەموو پیشەیەک کەسێکی تێکەوێ کە ئەهل نەبێ ئەوەش ڕێکەوێ، بەڵام شت بە عموم و گشتی سەیرەکرێ. زانایانی ئیسلام، زانایانی کورد، مەلای کورد هەمیشە جێگای سەروەری بووە و تاجی سەری ملت بووە. بۆ چونکە هەمیشە شەو و ڕۆژی ماڵەوە و مزگەوتی هەموو کاتەکانی لە خزمەتی ملەتا بووە، هەمیشە ئیسلاح خواز بووە، هەمیشە ویستوێتی ملەتی خۆی خزمەت بکە بەبێ مقابل، بەرچاوڕوونی بکاتەوە لەسەر ڕاستیەکان، لەسەر حەقایق، لەسەر حەقایقی ژیان، لەسەر ئەخلاق، لەسەر ئەوەی چۆن دنیای ئاسوودە بێ، چۆن قیامەتی بەرەندە بێ. ئەم خەمە گەورەیە خەمی زانایان بووە، بەردەوامیش
هەروایە زانای تەواو زانای کامڵ هەمیشە خەمی قیامەتی میلەتێتی هەروەکو خەمی دنیای میلەتیشێتی. حرەکاتی ئیسلامی بژافە ئیسلامیەکان جوڵە ئیسلامیەکان سەواء کەسایەتیەکان ئەیکەن یا گروپ و دەستەیەک یا کۆمەڵێک یا حیزبێک ئەنجامی ئەدا تەرجەمە و ئیدامە پێدەری کاری زانایانە و تەواوکەری کاری زانایانە. بۆیە هەر کاتێ لایەنێکی ئیسلامی دژ بە زانایان وەستا ئەبێ بگەڕێم بزانین خەلەکە لەکوایە. زانا وەکو پێویست ئەو لایەنە ناناسێ یا ئەو لایەنە بە شێوەیە لە شێوەکان لە ڕێژکەی خۆی لای داوە. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە سوپاس بۆخوا بە شانازیەوە لەگەڵ زانایان هەموو زانایان بە هەموو بۆچوون و ئاراستەکانەوە بەڕێزەوە سەیرمان کردوون و بەڕێزەوە سەیریانەکەین. ئومێد دەکەین کە خوای گەورە پەیامی زانایان ڕێبازی زانایانی ئیسلام لە کوردستانە هەمیشە لە برەوا بێ و لە پێشەوە بێ. دەستی چەپەڵ کە درێژەکرێ بۆ کەسایەتیەکی وەکو مامەستا وشیار معلومە بۆچی. ئەخرجوهم من قريتكم إنهم أناس يتطهرون. قاعدەی قەومی لوط قاعدەی ئەوانەی کە قەومی گەلانی سەرگەردانی مێژوو هەمیشە ئەوەیە کەسە باشەکان دەرکەن کەسە باشەکان لە ناو ببەن چونکە ئەمانە ئەیانەوێ پاکی و پاکیزەیی بڵاوکەنەوە. بۆیە دەستی چەپەڵ حەقی خۆیەتی درێژ بکرێ بۆ کەسی پاککەرەوە ئەو کەسانی کە ئەیانەوێ ناو کۆمەلگا پاکیزە بێ ناو کۆمەلگە ئاسوودە بێ ئەمنی کۆمەڵایەتی ئاسایشی ئەهلی هەمیشە بەردەوام بێ. ئەو کەسانەی ئەیانەوێ خزمەت بە میلەت بکەن میلەت ئارام بکەنەوە میلەت هۆشیار بکەنەوە بێگومان ئەمانە ئەبێ مستەهدەف بن. ئێمە لە سەبارەت بە کەیسی شەهیدبوونی مامەسا وشیار لەسەر قسەی خۆمانین. هێشتا تۆمەتبار ئاشکرا نەبووە یعنی دەستی چەپەڵی پشتەوەی تۆ تاوانەکە سەوان تاوانبارەکان قاتیلەکان دوانن دەستگیر کراون بە سوپاسەوە ئاسایش لە ڕۆژانی یەکەمی ڕووداوەکە. بەڵام تا ئێستا تحقیقات بەردەوامە نەگەیشتوونەتە ئەوەی پشتەوەی ئەم دەستە چەپەڵە چییە و بۆچی وای کردووە. بە شێوەی گشتی عەرزم کردن ئەبێ دەستە پیسەکان پیاوە باشەکان لەناو ببەن تەبیعیە. ئەبێ دەستی چەپەڵ درێژ بکرێ بۆ ئینسانە پاکەکان. بەڵام بۆچی بزات بۆچی ئەم پیاوە بۆچی لەم کاتا بۆچی ئەوانە هەمووی ماوە کە ئومێد دەکەین تەحقیقاتەکان بەردەوام بێ و بتوانین بگەینە نەتیجە لەو مۆزوعە. تۆمەتبارکردن ئاسانە هەر ڕۆژە قسەیە بکەین یا بە ئاراستەی سیاسی خەڵک تۆمەتبار بکەین ئەوە شتێکی ئاسانە بەڵام ڕاست نییە. ڕاستتر ئەوەیە دادگا قسە بکە جیهاتی معنی قسەی خۆی بکە. ئێمە احترامن بۆ لایەنە پەیوەندیدارەکان و لەسەر ئەو وعدانەی کە سەرۆک و سەرۆکانی یا بەرپرسانی ئەم دەستگا ئەمنیانە بە ئێمەیان داوە احترامن بۆ ئەوە بێدەنگاکەین و ئەوەستین ئەگەرچی بەعزێ سەرەداوی بچکۆلە و ذاتی ئەم دوو نەفەرەش کە معلومە لە چ لایەنێکن وەچین. بەڵام بێگومان ئەمانە ناتوانی
قسەی لەسەر بکەیت چونکە کڕین و اختراق و دەستێوەردان و دەستی دەرەوەی ئەو ڕێکخرا و شتانە واریدە و لە عالەمی ئەمڕۆ شتێکی ئەجایب نییە کە ئەو کەسانە دەست بن دەستی کەسێتر بن مەقاش بن لەبەر ئەوەی کە نازانین پشتەوەی مەوزوعەکە چییە و ناشمانەوێ بە عەشوایی و بە کوێرانە قسە بکەین و لەسەر قەرائینی بچکۆلە نابێشتی گەورە بڕیار بدێ لەبەر ئەوە وەستاوین و داواشەکەین لە هەموو زانایانی بەڕێز و هەموو خزمان و کەسوکاری شەهید التزام بکەن بەو خۆڕاگریەوە و دڵنیاش بن کە دەستی چڵکن کەشفە بێ وەلەو بەعدەحین. لێرە ئەمەوێ عەرزی ئەوە بکەم کە ئەگەر ئەجەل بەدەست خوایە کە ئێمە نەک ئێوەی بەڕێز خەڵکی تەڵقینەکەن و تێگەێنن کە ئەجەل لای خوایە. ئەجەل خەیر و حارسە ئەسڵەن، باشترین حرس ئەجەلە. عزت لای خوایە، معز ناوی خوایە جەل جەلاله، مذل ناوی خوایە و صفەتێتی و ئیشی ئەوەیە و بینیمان ئەشبینین ڕۆژانە خەڵک عەزیزەکە، خەڵکێک کە ئەهلی عزەتە، خەڵکێکی زەلیلەکە کە ئەهلی زلەتە. ڕزق لای خوایە و ڕەزاق خۆیەتی. ئەمانە حەقایقێکن کەونین. زانانی بەڕێز ئەمە ئەگەێنن بە خەڵک و خەڵکی ئاشنا ئەکەن بەم حەقایقانە. ئیتر لەکوێوە لە چ درز و بوارێکەوە ترس ڕۆکاتە زانە. زانا و بانگخوازی ئیسلامی نابێ بترسێ. لە چی بترسێ؟ لە ڕزقێک کە لای خوایە، لە ئەجەلێک لای خوایە، لە عزەت و زلەتێک لای خوایە. معنای نییە ئەسڵەن، منتیقیتیان نییە. بۆیە شەهیدبوونی سەدان و هەزارانی وەکو دکتۆر هوشیار ئەبێ زانا سارد نەکاتەوە لە مەهامەکەی، لە ئەرکەکەی. ئەم باسە، ئەم حەقیقەتە زیندووە لە تێگەیشتنی ئیسلامیە، لە سەلیقە و تێڕوانینی زانا و بانگخوازی ئیسلامیە ئەبێ زۆر جێگیر بێت بە دەرەجەیەک کە مەجالی هیچی تریتیان نەبێت. دوای ئەم جێگیربوونە ئیتر کە هەڵەشەیی ناکە، تەهەور ناکە، هەڵپە ناکە، ڕاکە ناکە بۆ ڕزق کە لای خوایە دەستپان ناکاتەوە لە عەبد، بۆ ئەجەل، بۆ بە خەیاڵی خۆی بە پاراستنی ئەجەلی خۆی یا تەمەنی خۆی لە کەس ناترسێ و ڕیایی بۆ کەس ناکە. چونکە لەسەر ئەو مەبنایە منتیقیتیانێ و ناشبێ عاقڵ و بالغ نەک ئەوە، بەڵکو کەسێک کە عەقڵ و ئەخلاق و تێگەیشتن لە دین و لە حەقایقی ئیمان بە خەڵک ڕاگەێنێ چۆن خۆی بترسێ، چۆن لەکوێ بترسێ، بۆچی بترسێ. کە وەختێ ترسی لا نییە، تەماعی نییە، ئەم دوو تێیە، تەماع و ترس. ئیتر زانا لەسەر منطق، لەسەر عەقڵ، لەسەر حکمت، لەسەر هۆشیاری، لەسەر ئاداب، لەسەر ئەخلاقی جوان، سلووکی دامەزراو حەرەکەتەکە، تەبلیغەکە، قسەئەکە، ڕاستیەکان دەرەخا. جاری وا هەیە ممکنە بەعسێ تەصنیفێک یا پۆلبەنیەک بۆ ڕاستیەکانەکە. فەزای دەرەوەی خۆی، دەرەوەی ئەو هۆڵەی تا قسەیەکە یا ئەو مزگەوتەی ئەو شوێنەی کە قسەی تیاکە ئەوانەشە خوێنێتەوە. حسابی ئەوە کە ئەم تۆوە پاکە کە ئەیوەشێنێ
چەندە سەوزە بێ، چۆن سەوزە بێ، ئاودێری چۆن ئەکرێ، هەمووی ئەوانە لەسەر حاڵ، لەسەر استقرار، لەسەر اعتیماد بەخوا، لەسەر وەکو جوتیارێک چۆن تۆوەکە ئەوە شوێنێ و ئەوە سێ بە دیارخواوە بارانەکە ئەبارێ و پێڵێن بارانی ڕەحمەت و دڵخۆشە بێ و ئەگەر تەخیرە بێ زەختەکە لە مامۆسا ئەڵێ با سەڵات و ئیستیسقایە بکەین و بەخوا وەزعەکە خراپە و کەسی ئەهلی خێر، ئەهلی دەعوت، بانگەواز و زانە دوای ئەو نەترسان و بێتەماعیە ئیتر حرەکەتی متەوازنە، ئیتر هاوسەنگە، ئیتر ئەزانێ بۆچی وا ئەکا، بۆچی وا ئەڵێ، بۆچی وا ناڵێ. لێرەوە ئیتر تۆمەتبارکردن و ئەوە شلگیرە و ئەوە تەماگرتوێتی و ئەوە لە فڵانە ترسێ و ئەوانە هەڵە معنە نادا، چونکە لە ئەساسا زانە نابێ بترسێ، نابێ بە تەماعیش بێ. ئومێد دەکەم کە لە شەهیدبوونی دکتۆر وشیارە ئێمە دەرسی زۆرتریشمان وەرگرت بێ و زیاتر گەرم و گورتر بین لەسەر ئەو بەرنامە و ڕێبازەی ئەو سەدانی پێشی ئەویش زانایانی بەرز و گەورە سەریان ناوە. ئومێد دەکەین هەمومان شەرەفی هەڵگرتنی پەیامی ئیسلام و هەڵگرتنی پایە و مەقامی شەهیدی کە ئەگونجێ لەسەر جێ بمری، لەسەر بەگولە بڕۆی، بەڵام مەقامی شەهیدی مەقامێکە بۆ ئەوەیە کە بۆ خوا بژی و بۆ خوا و لەسەر ئیمان و شەهادەت سەر بنێتەوە. ئومێد دەکەین هەموو لەو ئاستابین بەو ڕوحیەتەوە بژین، بەو ڕوحیەتەشەوە یادی شەهید بکەینەوە و خوای گەورە دەرەجەی بەرزکاتەوە لە بەهشتا و ئیلحاقی بکە بە قافڵەی شەهیدان و صدیقین و ئەنبیا و صالحین و حەسبونە ئولائیکە ڕەفیقا. السلام عەلەیکم.